هەوڵەکان بۆ ڕێگری لە دەستکاری پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن بەردەوامە و یەکێتی مامۆستایانی کوردستان لەو بارەیەوە یاداشتێکیان بە وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان داوە. مەسلەی هەوڵەکان بەردەوامین. ئێمە وەکو یەکێتی مامۆستایان یاداشتێکمان داوەتە لیژنەی پەروەردەی پەرلەمان کە کۆمەڵێک خاڵ هەبوو مەسلەی پێگەی پەروەردەی ئیسلامی خوێندنی ئیسلامی و وشەی جێندەر لا بدرێت و ئەمانە خۆشبەختانە وەرگرتا و ئیشی لەسەر کراوە و لایەنەکانیش زانایان و لایەنەکانی تریش هەمویان لەسەر خەتن بۆی بتوانرێت بەڕاستی پێگەی ئیسلام لە وەزارەتی پەروەردەی ئیسلامی دیاری بکرێت، چونکە ناکرێت پەروەردەی ئیسلامی بکرێتە پەروەردەی ئاینی. ئێمە لەگەڵ ڕێزمان بۆ ئاینەکانی تر زەرورە لە 195 مسلمانانە ئەگە حکومەت و هەرێم خۆی بە مسلمان ئەزانێ با پەروەردەی ئیسلامی جێگر بکرێت و ئیشەکان بچێتە سەر. هاوکات لە قیکەرکووکی زانایانی کۆمەڵی دادگەری خولێکی پەروەردەیی کردەوە، تیایدا تیشک خرایە سەر ئەو هەنگاوانەی دەبنە هۆکاری پەروەردەیەکی تەندروست بۆ نەوەکانی داهاتوو، هەوڵەکانیش بۆ کاڵکردنەوەی بیر و باوەڕ و پەروەردەی ئیسلامی لە کوردستان. دیارە ئێمە وەکو لقی زانایانی کەرکووکی کۆمەڵی دادگەری ئیسلامی بە ئەرچی سەرشانی خۆمان زانی لەم بارودۆخەیە و لەم کات تایبەتەیە بەڕاستی هەڵسین بە ئامادەکردن و ئەنجامدانی ئەم خولە لەسەر مەسائیلی پەروەردە. بەڕاستی لەبەرەوەی ئەمڕۆ شەپۆلێکی زۆر گەورە لە کوردستانە دەست پێکراوە لەسەر مەسائیلی پەروەردە و دەرهێنانی وانەی پەروەردەی ئیسلامی لە منهەجی خوێندن بە شێوەیەکی گشتی، یعنی نەخشە و پیلان و ئامرێکی زۆر گەورە لە ئارەدایە بۆ ئەوەی ڕەوشت و ئەخلاق و ئاکاری مسلمانان داماڵێنن. بەڕاستی یعنی فکرە و ئایدۆلۆژیەت و ئەخلاقی ناپەسەندی دەرەوەی وڵات و دەرەوەی بازنەی ئیسلام بەسەر خەڵکی خۆمانە بەسەر خەڵکی وڵاتە پیادە بکرێت. بۆیە ئێمە بە ئاجی سەرشانی خۆمان زانی هەڵسین بەکردنەوەی ئەم خولە بۆ مامۆستایان و زانایانی کوردستان. معلومە دیارە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە سازشی لەسەر ناکەین وەکو زانایان بە دەرەجەیەک وەکو مسلمانان کە سەیدەمی قسەی زانایانەکەن باسی ئاینی پیرۆزی ئیسلامە کە هێڵی سوورە و لەناو ئاینی پیرۆزی ئیسلام باسی پەروەردە و پێگەیاندنە. چۆن لە کاتی هیجرەتا پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوبەکر هەر جارووە چووە لایەکیەوە ئەویت بووە ئەکەی ئەویت من نەفەریەکەم ئەگەر تیابەجم قەیناکە بەس تۆ نابێت، تۆ سەری، تۆ ئومەتی، تۆ قائیدی. ئێمەش هەمومان لە خزمەتی ئەم ئاینین، ناکرێت بە هیچ شێوەیەک دەستبردن بۆ ئاین، بۆ پەروەردە، بۆ باسی خوا، بۆ باسی پێغەمبەر. ئێمە هەمومان نەفەرێکین، بەڵام بەم دینەوە جوانین. هەر کەسێک بیەوێ دەست بەرێ بۆ ئەو سەرا، بیەوێ زەرەر بگەێنێ بۆ ئەو سەرا، ئەوە غەڵەتێکی گەورە ئەکا. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی بۆ دەستکاری و کاڵکردنەوەی بابەتی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن و گۆڕینی بۆ پەروەردەی ئاینەکان خستۆتە گەڕ. ئەمەش کاردانەوە و ناڕەزایی مامۆستایانی ئاینی و پەرلەمانتارانی ئیسلامی و هاوڵاتیانی بەدوا داهاتوو دەڵێن هەنگاوێکی لەو شێوەیە لەلایەن حکوومەتەوە هێڵی سوورە و بێدەنگی لێ ناکرێ. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.